لا أمريكراسي دا نامو رباس ولا كردستان بون من أوروبا بون باسي أمريكا ما عندك باسي هالجارنا كان أمريكا ما عندك برنامج بخوينا أمريكراسية أو هاتوين بو واشنطن دي سي لەمڕۆ بەدوا ڕۆژانە لێرە پێشکەش دەکرێت باسی هەڵبژارنەکانی ئەمریکا دەکەین باسی دموکراسی ئەمریکی دەکەین بۆ خەڵکی ڕوون دەکەینەوە جاکە بێ دیسی ناکرێت لەگەڵ دیار قسە نەکەی دیار کووردە پێما بێ هەموو خەڵک لە کوردستانیش باش دەیناسن چکە بینیویانە ماشەڵڵا چالاکایشی زۆ باشی کردو لێرە پێشوازێکی زۆر گەرم و گوڕی لە ئێمە کامنێری پنتاگۆنمانە بامنێری کۆشکی سپیە بامنێری وەزاری دەرەوە بەڕێوەبەری نووسینگەشە بەم دەزیکانە سەپرایزێکی زۆر باشیشی هەیە کە باسی ناکەین جارێ وەنێ دیار با جارێ سەپرایز بێ بەڵام بۆ خەڵکی کوردستان شتێکی زۆر جوان دەبێ باسی سەپرایزمان کرد ڕێباز باسی چ بکەین نارێ بەڕاست جاڵا سەپرایز ئەسەر لە مەسەلەی ئێلێکشن و هەڵبژارنەکانی ئەمریکا مانگی دا شتێک هەیە پێڵێن ئۆکتۆبەر سەپرایز یاخود سەپرایزی مانگی ئۆکتۆبەر ئادەم باسی سەپرایزێکمان کردووە باشترین شت کە باسی هەفتەیەکشی کەمتر لە هەفتەیەکشمان ماوە مانگی ئۆکتۆبەر جا ئۆکتۆبەر سەپرایز پێم وایە مۆزوعێکی زۆر موهیمە بیزانێ بە خەڵکی کوردستان باسی سەپرایزەکەی خۆت مەکە باسی سەپرایزی ئۆکتۆبەر بکە چاوەڕان دەکەیت چ بێ تاوەکو ئێستا شتێکی وا ڕووی نەداوە کە سەپرایزی هەڵبژارنەکان بێت و کاریگەری زۆری هەبێت لەسەر هەڵبژارنەکان بکات کە دەنگدەرانی ئەمریکاوانە کە خۆیان یەکلای نەکردوتەوە دەنگ بدەن بە بەربژێرێک بەهۆی ئەو ڕووداوەی کە ڕووی داوە بەڵام بێگومان هێشتا مانجی دێمە چەند ڕۆژێکی ماوە ڕەنگە شتێک ڕوو بدا سەپرایزێک ڕوو بدات کە وا بکات کاریگەری لەسەر دەنجی خەڵکە سەربەخۆکا بێت کەنسکی سەداسی خەڵکی ئەمریکا هەندێک ڕوودا ڕوویان داوە بەڵام ئەو ڕووداوانە گەلێمە سیر ڕاپرسیەکان بکەین یان ناگوترێت سەپرایز زۆر باش ئەوەی جۆن کێڵی بۆ قسەی کردووە قسەی بە دۆناڵد ترامپ جا دەمێ ئەوانە ڕوون بکەینەوە 100% گرنگە بەس ڕەنگە ساخی یەکێک لە کوردستان گوێی لێبێ ئێوە لە ئەمریکان دەزانن نەزانانی ئۆکتۆبەر سەپرایز مەباستیان چییە سەپرایزی ئۆکتۆبەر چیە بۆچی لێرە باسی سەپرایزی ئۆکتۆبەر دەکرێت نامەوە بۆچی وا دروست بۆ چیە مەسەلەکەی خۆی ئۆکتۆبەر سەرپرایز وەکو سەرپرایزی مانگیدا شتێکی سەرسۆرێنەر کە لە مانگیدا ڕوەدات بۆچی گرنگە لەبەری مانگیدا 5 هەڵبژاردننی ئەمریکایە مانگیدا چەند ڕۆژێک هێمێنێ عادەنمان یعنی چەند هەفتەیەکی کەمەمێنێ هەنەجار بۆ هەڵبژاردن پەیوەندی بە تایمینگەوەی بە کاتی ڕوودانیشن یعنی شتێک کە نزیک پێش هەڵبژاردن ڕوو بدات کە شۆکێنەر ببێتە هۆ ئەوەی کارگەری لەسەر دەنگی خەڵک بکات بەلایەکە ئەمە مێژوویەکی کۆنی هەیە بۆ نمونە ئەکرێ بگرێتەوە بۆ سەدەی 90 بەڵام ئەوە وەکو تێرم وەکەوەی کە ئاماژەی پێکراوە زۆربەی خەڵ لەسەرەوە کۆکن کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی جیمی کارتەر و ڕۆناڵد ڕێگەن کاتێککە ژینان ئەو کاتە خۆ دەزانی ئێران تازە شۆڕشی ئیسلامی ئێران کرابوو دەستیان بەسەر باڵێۆزخانەی ئەمریکادا گرتبووە باڵێۆزخانەی ئۆستۆرێکی بەناوبانگە هەموومان بیستمانەکە چۆن دەسەگرن بەسەر باڵێۆزخانەی ئەمریکا سەدان کەس بە بارم تاگیرێ ئیتر لەو کاتەیە کارتەر هەوڵەیە مانگی چوار کارتەر هەوڵەدا ڕزگاریان کە هەلیکۆپتەرشتە نەرێ بەڵام فەشەلە هێنێ شتێکی زۆر گەورە چکە پێی وایە ئەگەر بێت ئەوان ڕزگار کاریتەکە هەڵبژاردن بێتەوە اینجا مانگی چوارێکات بەڵام مانگی ئۆکتۆبەر هەوڵێکی تیادا هەوڵەکە چیە ئەوێت لە ڕێگەی جۆرێک دیڵەوە لەگەڵ ئێرانە بەڵام تر ڕێک ناکەوێت ئەو ڕۆژەی کە ڕێگەن دێتە سەر حکم ئێران عینەکان ئازاد دەکات ئیتر بۆیە ئەڵێن ئەگەر بێت و کارتەر ئەڵێ ئەگەر بێت و باس لەواکری ئەگەر بێت و لەو مانگی ئۆکتۆبەرەیە بەندەکانیان ڕزگار بکردایە بارمتەکان ئەکرێ هەڵبژاردنی بداتەوە بەڵام کارتەر یەک خول سەرۆکی ئەمریکا بوو بۆیە هەنێک کەس پێیان وایە سەبەبەکەی ئەوەیە کە ئەو ئۆکتۆبەر سەربازەی نەبوو جاساوە گرنگە کە باسی کرد نامۆ دەبێت ئەوە بزانین کە سەرەتای مانگی 11 هەڵبژاردن دەکرێت لێرە بە درێژایی ئەو چەند مانگە کەمپینی زۆر بەهێز دەکرێن لە مانگیدا ڕکابەریەکان و کەمپینەکان زۆر بەهێز دەبن ئەگەر لەو مانگەدا وەکو ئێوەش باستان کرد کە شتێکی گەورە ئاشکرا ببێ دژی یەکێک لە بربژێرەکان دەکرێت کاریگەرێکی زۆر گەورەی لەسەر ئەنجامی هەموو هەڵبژارنەکانە بێ وەنیە ڕێباس هەبووە سەپرایزی ئۆکتۆبەر وای کرد بێ کەسێک دەرنەچێت لە ئەمریکا هەبووە چەند نمونەیەک هیلاری کلینتۆن چەند نمونەیەک هەیە کە لە وەکو نامۆش باسی کرد مێژۆکەی درێژە بەڵام وەکو
زاراوەی ئۆکتۆبەر سەرپرایز لە هەشتاکان و لە دوای ئەوەی کە نامە باسی کردەوەی جیمی کارتەر و ڕێگەنەوە دروست بووە بەڵام لە دوایەوەش چەند لە خولەکانی هەڵبژاردننی جارەکانی تر و ساڵەکانی دوایەوە لە ئەمریکا چەند نمونەیەکی وا هەبووە بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ ئەوەی کە هەبوو بێ و کاریگەری هەبوو بێ لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان دەگوترێت ئەوەی ساڵی 2016 کاتێک لە مانگی دەیە جیمس کۆمی ئەو کاتێک کە بەڕێوەبەری گشتی FBI بوو هات پرس کۆنفرانسێکی زۆر لە ناکاوی کرد کەس چاوەڕێی نەکرد کە شتێکی لەو شێوەیە ڕابگەێنێ ئەویشەوە بوو کە ڕایگەیان ئێمە دەستمان کردوێتەوە بە لێکۆڵینەوە لە هیلاری کلنتن و لە مەسلەی ئیمێڵەکانی هیلاری کلنتن بێگومان ئەمە سەرپرایزێکی زۆر گەورە و بۆ ئەمریکیەکان چونکە کەس جاوە گرنگە خەڵک خەڵکیان وایە هیلاری کلنتن ڕەنگە بەخۆیەوە دۆڕان بێت گرنگە خەڵک بزانێت کە هیلاری کلنتن ئیمێلی دەوڵەتی بەکارهێنابوو بۆ شتی شخصی و زۆر شتیش جیمێلی خۆشی بەکارهێنابوو بۆ ئیشی کاروباری وەزارەت لە ئەمریکا کە تۆ مۆزەفی حکومیت یعنی ئەبێت ئیمێلی حکومت بەکاربێنی بۆ کاری ڕسمی ڕاستە دیار باسی بۆی ئەشیب کرێ شتانە هەموو داتا شتانە باسیەوە کرد گوتت ئەم جارە هەندێک شت ڕوویداوە کە خەڵک دەڵێن ئۆکتۆبر سەرپرایزە بەڵام ڕەنگەوە نەبێت بەڵام بۆچی ئۆکتۆبر سەرپرایز خەڵکانەوە چونکە زۆر تەسیرێکی وای لەسەر ڕاپرسیەکان نەبوو لەسەر دەنجی مەسەلا ئەو کەسانێکان بە دۆناڵد ترامپ دەیان دەنگ بە کەمەلا هاریس ببن ئەوەی کا وە دوایین شت جۆن کێلیە خۆتانەزان جۆن کێلی ڕوخسارێکی دیاری ئیدارەی دۆناڵد ژەنەراڵێک بووە و پێشتر لە سوپای ئەمریکا کاری کردووە و ماوەیەک وەزیری ناوخۆ بووە دواتر ئەڵێن یەکێک وەلو کەسانی کە زۆر نزیک بووە لە دۆناڵد ترامپ یعنی ئەگەر لە کۆشی سپی ڕۆژانە دۆناڵد ترامپ دوو کە سێ کەسی بینی با بێگومان کە بڕیارەکانی زۆر لەدەست بوو ئێستا هاتووە مقابلەیەش کردووە لەگەڵ یەکێک لە ڕۆژنامە هەرە بەناوانەکانی ئەمریکا لەگەڵ نیویۆرک تایمز بۆڵە باسی چیەکات دەڵێ ترامپ خواستێکی فاشستانە و دیکتاتۆرانەی هەیە ینی ویستویەتی ژەنەراڵەکانی ئەو وەکو ژەنەراڵەکانی هێتلەر بن ئەمە چی کردووە ئەمە ڕنگدانەیەکی زۆری هەبوو لە میدیا و لەسەر گوتاری بەرژێرەکان هەر بۆ ئەگەر ئەمە بینیمان دوێنێکە باراک ئۆباما لە جۆرجیا بوو لەگەڵ هاریس کە گوتاریان پێشکەش کردو و کەمپەینی هەڵبژاردنیان کرد ئەمەیان قۆستەوە قسەیان لەسەرەوە کرد و هیلاری کلنتن ببورن هاریس سپیچێکی سێ دقەیەدا بەجیا کە بڕیار نەبوو بیدات ئەمە چاوەڕێی هاریس لە ماڵەکەی خۆی بوو لە لێرە لە نۆرت وێست لە واشنگتن بڕیار بوو بچێتە تاون هۆڵی CNN باشە پێشی بڕوات زانی ئەمە دەرفەتێکی باشە و خەڵکێکی زۆر ترسیان لە ترامپ هەیە وەکەوەی کە هەڕەشەی بۆ سەر دیموکراسی و بیرکردنەوەیکی دیکتاتۆرانەی هەیە بۆ خەڵکێکی زۆر ئیدی ئەم گوتارەیدا و هەتا تیموالزیش بە هەمان شێواز ئەویش ئەوەی کرد بەڵام ئەوەی لە هەمووی گرنگتر کە ئێستا زیاتر ئەڵێ خەریکن ئەبێتە ئۆکتۆبەر سەرپرایز چییە خەڵکی دیکەی کۆماریەکان کە لەگەڵ ترامپ کاریان دیارە پشتیوانیە قسەکەش پێ بڕم پێم وانە شتێک مابێت سەرپرایز خەڵ سەرپرایز کات ترامپ شت نەماوە نەیکرد بێ وانی ڕێباستۆ بیرتە کە لێرە بووین کاتێکە ئەو ڤیدیۆکەی ترامپ بڵاوبووە لەناو پاسەکەیە ئەوەی بێگومان ئەوەی ساڵی 2016 چەند ئۆکتۆبر سەرپرایزێک هەبوو هیچ کاریگەرێکی لەسەر باسی بکەین کە چی بوو کە ترامپ باسی مایکەکەی لێ نەکراوەتەوە دەڵێ ژنی جوان دەبینێت دەڵێ دەست بۆ هینی ژن ببە وانیا دەڵێ ئەتوانی ئەگەر بێت و کۆندامی زاوزەی ژن ئاڵێ ئەتوانی دەستیان بۆ بەری هەر لەبەرەوەی مهمبی ئەگەر مهمبی جوان لێ نییە ئەو کاتە هەموو کە زووتیان تەوا ئەمە کۆتایی دۆناڵد ترامپ بەڵام واش جارێک دەمەوێتەوە بپرسم کاتە نمونە هەیە کە ئۆکتۆبر سەرپرایزیش بووە بەڵام هیچ کاریگەرێکیشی نەبووە هیچ کاریگەرێکی نەبوو ئەوە هەیە ئەوەی دۆناڵد ترامپ هەیە پێشتریش لە 2000 لە مانگی ئۆکتۆبر چەند ڕۆژێکی کەم پێش هەڵبژاردن ئەو کاتە جۆرج دەبلیو بوش خۆی هەڵبژاردە بوو لەگەڵ ئالگۆر لە دیموکراتەکان بڵاو بوویەوە کە ساڵی هەفتەیە حل لە ناو هەفتاکانە بزەبت بە دروستی ئێستا نازانم جۆرج دەبلیو بوش کاتی لێخوڕێنی سیارەی لێخوڕیوە و سەرخۆش بووە و تووشی گرتن بووە و ڕوبەڕووی پۆلیس بووەتەوە ئەمە بڵاو بوویەوە بووە وتیان ئەمە ئۆکتۆبر سەرپرایزە و بەو هۆیەوە ئەکرێ چ شتێک تۆ سەرپرایز دەگاتەوە بوش هەر دەرچوو ئێمە وەکو کەسێک بۆنە لە ئەوروپا ئاژێت باشە ئێستا چ شتێک تۆ سەرپرایز دەگات لە بۆ نمونە لە هاریس ببینیت بڵاو بێتەوە لە هاریس با باسی هەر ترامپ نەکەین وانێ باسی هاریسیش وایە ئەوە سەرپرایزم دەکات کە ڕێک ئەو شتانی بۆ ترامپ دەیڵێن لەسەر ئەو تەطبیق ببێ مەسەلەن لەو کارەی خۆیدا کە کردوێتی دیکتاتۆر بووە یا بڕوای بە مافی
ئەو مافە مەدەنیانەی کە ها دموکراتەکان پشتیوانی دەکەن بڕوای پێنیە شتێکی ئاوە بەڵام بۆ نمونە بڵێن هاریس بایسێکشۆڵە مەسەلەن وانە یا بڵێن ڕۆژە لە ڕۆژان بایسێکشۆڵ بووە یا ئەوە بووە بۆ من هەز ناکەم زیانی بۆ ئەوە هەبێ هەز ناکەم سەپرایزیش بی بەو شتە وانە وەک چۆن تۆ دەڵێ ئەوە سەپرایز نییە کە ترەمپ شتێکی وای کرد هەستەکەم ئەگەر سەرپرازێکی وا دژی هاریسە بێ زەرری زیاتر بە هاریسەگەینەوەگو لە ترامپ چکە ترامپ هەموو خەڵکی ناسیە ئەکریا شتێ بڵێ بەڵام دەبێ ئەوش بڵین دەنگدەری ترامپ کێ مەسەلەن ئێمە لە ناو خۆمان ئەگەر بیرت بە ڤیددیوەکەت بۆ ناردین نامەوە کە سیرمان کرد کە ترامپ دەڵێ وڵا حەزم لێ وەکو سەرۆکی کۆریا کە ژەنەراڵەکان دێناوە دەست بە سنگەوە خۆیانم بۆ بنوشتێنەوە ئەمە دەمێکە هەیە بۆچی ئەمە سەپرایز بێت ئەمە ڕێکوە ئەوەی تۆڵی زۆر ڕاستە ئەوەی کێڵی بۆیە ئەکرێ سەپرایزێکی زۆر نەبێت لەبەرەوەی کە چۆنەڵێ شیکردنەوەیە ئەوەیە کە خۆی بینیوێتی شتێک نییە ڕووداوێک بوو بێ و ئەم شتێکی نوێ نییە بینیمانە پێشتر دۆناڵد ترامپ ئەم قسانەی کردووە یان ئەم حرەکانەی هەبووە کاتێک کە شی جینپینگ دەسەڵاتی خۆی درێژ کردەوە و دەستوری گۆڕێ بوو بە هەتاهەتایی لە قسەیەکی هەیە دەڵێ حەقی ئێمە ژواب بکەین هەرچەناڵێ بە گاڵتەوە وایوتەوە بەڵام ئەم ئیشارەتانەی هەر هەبووە بە درێژایی جادیار تۆ لە ناو ڕۆژنامە نووسانی ئێرەی لەگەڵ کاربەدەستانی ئێرە قسە دەکەی ئەوەی کە لە میدیا دەیبینین بەشێکی زۆر کەمە لەوەی کە ئێمە دەیبیستین وەکو ڕۆژنام ببان زۆر شت دەزانین کە ناکرێت لە میدیا باسی بکرێت تۆش هەموو شتێک باس ماکە کە ناکرێت لە میدیا باسی بکرێت بەڵامەوە لە ناو خۆتاندا کە لەوێ باسی دەکەن ئەوانی تر دەڵێن چی لێرە دەڵێن سەپرایز دەکرێت چی بێ ئۆکتۆبر سەپرایزکەوەی کە ڕووداوێک ڕووبدا زۆر کاریگەری لەسەر هەڵبژاردنەکان هەبێت بە تایبەتی لەسەر دەنجی ئەو دوو بەرپشێرانە ئەو ڕووداوانە کە لە ڕۆژهەڵاتی نێوە ڕاستن لەبەرچی ئەڵێم ڕۆژهەڵاتی نێوە ڕاست ئەوەی کە لێرە ئەمریکا نیگەرانە هەم ئیدارە و هەم دۆناڵد ترامپ کەمپینەکەشی شەڕی ئیسرائیل و ئەو ئێرانە یاخود بڵێن بەڵام شتێک کە پەیوەندی بە ئەمریکاوە هەیە ئەمە زانین کە نزیکەی چەند هۆستەیچێک واتە چەند بارمتەیەکی ئەمریکی تاوەکو ئێستا لە لای حەماس ماونەتەوە ئەمە قەزیەیەکە بەنسبەت هەر ئەوەی کە ئێران هۆستەیەکیان ئەوەی کە لە ئێران ڕوویدا ساڵی هەشتاکەمان هەمان شتە تقریباً دووبارە کاتاگەر ئیدارەی بایدنەوەوانە ڕزگار بکە ئەمە سەپرایزێکی گەورە دەبێت پێم وایە بەس ئەوەش ناگەر بتوانێت مەسەن ئاگربەستێک ڕابگەێنێت چونکە لە بیرمان نەچێت چەند ویلایەتێکن کە بڕیا لە سەهەڵبژارن یەکێک لە ویلایەتانە بۆ نمونە میشیگن و خەڵکانیش مسلمان زۆر محتەمن بە قەزیەی فەڵەستین و بەو شەڕێکە لە ڕۆژانەوە ئەگەر سەیری میدیا بکەین کۆمەڵێک دۆکۆمنت لیک کرا باشە دزیان پێکرا وتیان ئەمە ئیسرائیل خۆی حاضر کردووە لە ئێران بدات و هەموو شتەکان حاضر کردووە ئێستا لە ئەمریکا باسی چیەکەن ئەڵێن بەرپرسانی ئیدارەی بایدن بە ئەنقەست ئەو دیکۆمنتانیان ئاشکرا کردووە بۆی هێرشەکەی ئیسرائیل دوا بخەن چونکە زانیاریەکانیان خستە ڕوو ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم دەشگوترێ بەهۆیەوە ئیسرائیل شتێکی وای داوە ینی هەندێک راپۆرتیش ئەو راپۆرتانە بەڵام بلینکنیش چوە ناوچەکە بۆی تەنیا بارودۆخەکە ئارام بکاتەوە من دەمێ ڕێگەوەت لەگەڵ باس بکەم حاڵەت هەبووە بایدن لەژێر گوشاری زۆر گەورەدا بووە میدیا ئەمریکی زۆر باسییان کردووە نیە چی بوو ئەرەتی ڕوودا من ئەمێ یەکشت بڵێم بەڕاستی ئۆکتۆبر سوپرایز نییە بەڵام گەورەترین سوپرایزی ئەم هەڵبژاردنە کە شۆکێک بوو و کەم کەس چاوەڕێ کرد کشانەوەی بایدن بوو لە هەڵبژاردنەکە یعنی سوپرایزی گەورەترین سەپرایزی هەڵبژاردنە تەئسیری زۆر مانگی ئۆکتۆبردا نەبوو بەڵام سەپرایزی هەڵبژاردنە تەئسیری لەسەر دەنگ هەبوو تەئسیری لەسەر دیموکراتەکان هەبوو تەئسیری لەسەر شتێک بەڵام هەرچەنە تا ڕادەیەکی زۆری چاوەڕوان کرا بوو چکە زەختێکی زۆری لەسەر بوو لەسەر لە دوای دیبیتەکەەوە بەڵام خۆی ئەوی چی مەگەر خوا ناکشەمە یەکێک لە جاری ڕابردوو جاری ڕابردوو هەنتەر بایدن کوڕی جۆ بایدن سکانداڵێکی لێ ئاشکرا بۆ کۆمپیوتەرەکە کۆمەڵێک بەڵگەنامە و کۆمەڵێک ئەمە وشارێکی زۆری لەسەر بایدن و تیمەکەی دروست کرد بە ڕادەیە کە بەشێک لە میدیاکان و پۆڵەکان پێشبینی ئەویانە کرد کە ڕەنگە بایدن بدۆڕن بەڵام ئەم سەپرایزەکەمە خەڵک بیزانێت کۆمپیوتەرێک بوو لە لای وەستایەک دۆزرایەوە دەکەوت یەک دنیا بەڵگەنامەی تێدا وانە کۆمپیوتەرەکەی بردوو بەلای وەستا چایکە گوایە بەڵگەنامەی تێدا هەچی میدیای پرۆترامپە لەسەریان نووسی ترامپ هەموو ڕۆژ باسی دەکرد لە کەمپینەکەدا بەڵامیش تاسیریشی نەکرد سەپرایزێکی دیکەی ئەم جارە ترامپڵی ئەگەر من ببمە سەرۆک لێ خۆشبوون بۆ هەنتەر بایدن دەبێت جا دەمە باسی لەگەڵکەم دەمە یەک شتان لەگەڵ باس بکەم ئەمە زۆر گرنگە کابراایەک هەیە نامە هەفەی بینی لەگەڵ کردەوە پێشتر ئێستا لە دنیادا هەموو خەڵک خەریکی ئەم کابراایە وانە ئالا لیختمان لیختمان بە لای ئەمە لایەوە لیختمان وانە ئالان لیختمان
تازە قسەی کردو دەڵێ کاکە ئەوە ئۆکتۆبر سەپرایزوانە قسەی قۆڕە هیچ معناینی بەڵام شتێکە ئەفسانەیەکە دروست کراوە ڕاستەکەی ئەوەیە یەک زای دوو نازانم زای چەند 13 خاڵ هەیە لەم 13 خاڵە ئەگەر ئەوەندە خاڵ لە بەربژێر کلیل بزەبە ئەڵێ کلەکانی کۆشکی سپی بۆ مویمەکەشی لە چیا هەیە من ئەمە لە ساڵی هەشتاکانەوە تاوەکو ئێستا پێشبینەکانی ڕاست بووە تەنیا پێشبینی ئاتەنیا پێشبینی هەڵی ئەویش هەنێک کەس پێیان وایە هەڵە نەبووە ئەوەی ئالگۆر و بۆش بوو کە پێ بوو ئالگۆڕی باتەوە ئالگۆر زۆرینەی دەنگی خەڵکی بردەوە بەڵام زۆرینەی دەنگی کۆلێژی نوێنەرانی نەبردەوە بەڵێ بەڵێ من دانیشتوم وازانم پێکەوە چین کەسێکی زۆر جدیات ئەو کتێبەی نووسیوە لەگەڵ کەسێکە کە ماتماتیشنە ئەوەی کە زانای بیرکاریە یعنی ئەمە پێشبینی ئەوە نیە وەکو فاڵگرەوتنەوە شتانە سیانزە کلیلە ئەڵێ بۆ نموناگەر بێت و سەرۆک ئێستا لە کۆشکی سپی بێت ئەمە کلیلێکی باشە بکەین ئەگەر بێت و دوایین هەڵبژاردننی کۆنگرێس پارتی سەرۆک برد بێت و ئەمە کلیلی دومە باشە ئەنیڵێ لەکوێ و سیانزە کلیلە حوت کلیل بەریتەوە هەڵبژارد نەبێتەوە تۆ دە لە چێڕە بەس ئەوەی لێکمان بێگومان قسەکانی زۆر وردن و هەر لە خۆیەوە قسانە ناکە زۆر کەسی تری سەر ئۆکتۆبر سەپرایزیش پێت وایە ڕاستە لەسەر ئۆکتۆبر سەپرایز پێم وایە ڕاست نییە پێم وایە کاریگەری هەیە چونکە مێژووی هەڵبژارنەکانی ئەمریکا چەند نمونەیەکی وازەحی تایە کە بەڵێ ئۆکتۆبر سەرپرایز کاریگەری هەبووە هیلاری کلینتن لە 2016 ئەمانە بێگومان کاریگەری هەبووە بەڵام ئەکەوێتە سەر حەجمی ئەو شتێک کە بڵاوە بێتەوە ئەکرێ شتێک بێت کە کەس هەر هیچ ئاگایەکی لەو شتە نەبووە مەسەلەی لاپتۆپەکەی هەنتەر بایدن ڕێکوا بوو مەسەلەی ئیمێڵەکانی کردنەوەی دووبارە تحقیقکردنەوەی هیلاری کلینتن لەلایەن FBI و پرس کۆنفرانسەکەی جیمس کۆمی شتێکی وا بوو بسەبێت کە کەس نەیەزانی کە شتێکی وا هەیە بەڵام ئاشکرا بوو بۆ سەپرایزێکی گەورە دەمێ شتە پێت دەڵم ئێستا دیار شتێک هەیە کە ئێمە هەموو دەیزانین بە تایبەتی کە ڕۆژنامەبانی هیچ شتێک لە سیاسەتدا بەڕێکەوت ڕوو ناداشتی وا گەورە وانە ئەمە بیری لێ دەکرێتەوە پلانی بۆ دادەندرێ ئەوە نیە بە سوتفە کابرای وەستای کۆمپیوتەر بڵێ وڵا کۆمپیوتەرەکەی هەنتەر بایدنم دۆزیەوە وانە ئەو پرۆسەیە چۆنە لێرە دیار مەسەلەن چۆن بڕیارە درێ ئەمە بە هەڵگرین بۆ ئۆکتۆبر بۆ دوایین هەفتە ئەوەی کە من بیستومە ئەڵێن میمۆری خەڵکی ئەمریکا کورتە و زۆر ڕووداوی گرنگیان لەبیر نامێنێت بۆ یشتیەکەن سیاسیەکان کۆمەڵێک ڕووداو کە ئەتوانن دروستی بکەن ڕووداو بۆ نمونە شتێکی زۆر سروشتین یاتوان خۆیان کاریگەری ئێستان پلانی سەردا بنێن و هەڵیەگرن بۆ چەند ڕۆژێک پێش هەڵبژاردن بۆی کاتێک وەکو بۆمبێک بتەقێتەوە هەموو چاوی میدیایی لەسەر بێت لانی بەرامبەر بە کەسێکی لاواز و کەسێکی ناشیاو بۆ سەرۆکایەتیکردنی ئەمریکا دەربکەوێت هەر ئەمەش وای کردووە کە ئەم سەپرایزە خەڵگوڵفش ینی ماسی زیاڕین چکەڵم کورتترین میمۆری ئازام جا لەسەر ئەوە هێ من حەزمێ باسی شتێ بکەم ئەوی ژەوەیە کە لە ناو کللتوری سیاسی ئەمریکا و کللتوری هەڵبژارنەکان بە تایبەت شتێکی پێڵێن ئۆپۆزیشن ریسەرچ یاخود توێژینەوەی ئۆپۆزیسیۆن ئەگەر بە تەرجمەیکەین بەو شێوەیە ئەمە چیە ئەوەیە کە بۆ نمونە کاتێک کە دۆناڵد ترامپ خۆی هەڵدەبژێرە و دەبێتە بەربژێری کۆماریەکان ئەو ریسەرچی کە لەسەر دۆناڵد ترامپ دەکرێت ئەوانە سوینگ پەرسەنەکانن دێن و دەڕۆیستەکانەدا ئەو ریسەرچی کە لەسەر دۆناڵد ترامپ دەکرێت زۆرترین ریسەرچ و زۆرترین توێژینەوە لەسەر کامپینی دۆناڵد ترامپ و لەسەر کەسایەتی دۆناڵد ترامپ و لەسەر باگراوندی دۆناڵد ترامپ لە ڕاستیدا ئۆپۆزیسیۆنەکەیە بەرامبەرەکەیە چونکە دەیانەوێت بگەڕن بەس دوای خاڵێکە کە بەکاری بهێنن دژی هەر بۆیە لە کاتێک کە بایدن کشایەوە و بڕیاریدا کە تەواوی تر خۆی هەڵ نابژێرێت و بەردەوام نابێ و کامەلا هاریس بەردەوامە بێ لە جاتیە کامپینی ترامپ زۆریان پێ ناخۆش بوو چونکە خۆیان حاضر کردبوو هەموو پلانەکەیان لێ تێکچ و پارەیەکی زۆریان سەرف کردو بۆی کە لە دژی بایدن بەکار یەکشت زۆر گرنگە پارەکانی شەکردەوە یەکشت زۆر گرنگە ئۆکتۆبر سەپرایز ئەو کاتە دروست دەبێت کە میدیا گەورەی بکات وانە دەبێت میدیا گەورەی بکات هەنێ جاریش بە عەمدی دروستەکرێت دەزان بە عەمدی بەڵام ئەگەرێکشی بۆن لە خۆی ڕۆدا ئەگەر میدیا گەورەی نەکا گەورە نابێت تۆ چ شتێک ببینی ببیستی هەمان پرسیار لە من کرد بەس من لە ئەمریکا نەژیاوم نازام ژینگەی ئێرە چۆنە چی لێرە بەڕاستی نیوسە وانە بۆ پەبلیکی ئێرە بۆ ئۆدیەنسی ئێرە بۆ تۆ چی دەبێتە بیگ نیوز دەڵێ ئەمە تەواو ئەمە ئۆکتۆبر سەپرایز
وەکو یعنی بەڕاستی بڵێم چی ینی شتێک کە تو تەواو تووشی شۆکم کە یەکێک لەوانە ینی هەنە جار ترامپ لەگەڵ حماس کۆبوونەوەی کرد شتێکی لەو جۆرە دەنگ دەداتەوە ئەمە لێرە باس لەواکرێ بۆ منە لەگەڵ تاڵیبانەکرێ بایدن بۆ منەگرت و گۆشت کاتچکە سەرکردەکانی بایدن سەرکردەکانی تالیبان باسلەوەکەن زیاتر میان ڕەوتر ببن شتێکی لەو جۆرە ئەڵێن ڕێگا دەین بەژن یەک دوو سەرکردیان وازانم بەڵام کۆبوونەوە ڕێگەکان لە سەردەمی ترامپ کرابن بایدن جێبەجێ کرد درێژکراوە یعنی ەزانی چۆنە بەڕاستی لە سەردەمی ترامپ باوای هاتۆ زۆر قورسە سەرپرایزت بکات یای زۆر قورسە سەرپرایز ببی بەڵام ئەوەکو سکاندەڵێک ئەگەر شتێکی سکاندەڵێک بێ ترامپ ئەوە نشتی کردووە ینی باوەڕ ناکەمی شتێک ما بێکە خەڵک زۆر پێی سەرپرایز جا بەڵام من یەک شتیت دۆناڵد ترامپم زۆر پێ جوان بوو ڤیددیۆکی کۆنیەتی هەفەیڤینی لەگەڵ کراوە پێی دەڵێن پوتین کابراایەکی مرۆڤ کوژا ئەوش دەڵێ سەرڕادەوە شەنەوانە دەڵێ بۆ ئێمە خۆمان زۆر ئینسانی باشین پێی دەڵێ ئاخر ئێمە قاتیل نین ئێمە ڕەنگە هەڵە بکەین لە پۆلیسیوانەدا دەڵێ فەرقی چیە دەڵێ ئەمەش ناوعێکی لە کوشتنە ئەنی ئەم دیوەژی هەیە ترامپ وانیا دەبێت ترامپ بۆ ناسراوە لە ئەمریکا کە زۆر ڕازگۆیە تو ئانست وای پێڵێن ینی زیاد لە حەد ڕازگۆیە ئەو بەڕاستیش بە هەموو وڵاتێک ینی بال ینی ڕاستەکەی بڵێن هەموو وڵاتێک گرنگتریش بەلایەوە پێشکەسنی بەژەوەندەکانی خۆیەتی هەنێ جار ڕێگەی زۆر ئەخلاقی ناگرێتە بەر بۆ ئەوان هەنجار ئەخلاق پشتگوێ خات یعنی ئێمە سپۆران و مێژنووسان زۆریان نووسیوەکە تا چەند ئەخلاق ڕۆلی لە سیاسی شەرعەتی نادێ بەڵام دەڵێ هەیە بەزەبەت ینی بەژەوەندەکانی خۆت وڵاتەکەی خۆت لە پێش هەموو شتێکەوە ڕێباز ئێستا ئێمە لە نێوان کۆنگرس و کۆشکی سپین بانقەس ئێرەمان هەڵبژاردووە چونکە هەڵبژاردنەکان دەزانین بۆ کۆشکی سپیە بەڵام بۆ کۆنگرسی شەڵبژاردن دەکرێت وانە سپینەش هەر لێرە بین لە ئەمریکراسیا بچینە شوێنێکی تر حەزم لە سەرپرایزەکە سەرپرایز دەکەینە سەرپرایز مادەما با ببێتە سەرپرایز زۆر باشە.